چیرۆکی پشکۆ پێکەنین. پشکۆ پێی خۆش بوو هەمیشە بە خەڵکی پێ بکەنێ و گاڵتەیان پێ بکەن بە جۆرێکە قوتووی شەکرەکەی پڕ دەکرد لە چی؟ لە خوێ. پشکۆ ئەم کارانەی خۆی زۆر پێخۆش بوو، بەڵام بەلای دایک و باوکیەوە وانە بوو. ڕۆژێک یەکێ لە هاوڕێکانی دایکی هات بۆ ماڵیان. فرمودانیشە چایت بۆ بێنم. هاوڕێکەی دانیشت لە ناکاو فیقەیەکی دوور و درێژ لە ژێر هاوڕێکەیەوە هاتە دەرێ. دایکی ئاگای لێ نەبوو کە پشکۆ سەرینە فیقەدارەکەی لەسەر کورسیەکە دانابوو. زۆر تەریق بووەوە. لەو لاوەیش پشکۆ لەبەر پێکەنین هەناسەی بۆ دەرنەدەهات. باوکی هاتەوە بۆ ماڵەوە. پشکۆ بە پێکەنین و خۆشیەوە چووە پێشەوە و گوتی: سڵام بابەگیان، تاوخە ناکەی؟ باوکی دەستی هێنا: وای کارەوە گرتمی! ئەمە دەستە شکەدارەکەمە پێت خۆش بوو. دایە، دەزۆر لە جارداڵەکە دەترسی؟ دایە، دایە، دەزۆر لە جارداڵەکە دەترسیەتی؟ ئەترسی؟ ئێستا دانێکی توکنی گەورە لەسەر مێزەکە یازانی؟ خۆی خوددا گیان بەدەست دایکمەوە. بابا، لەوەرە بابە توخاتۆ وەرە. دەتەوێت ئەم تەلەسکۆپەم تاقیکەیتەوە بابا؟ بێگومان ئێستەدێم. ئەوسا تەلەسکۆپەکەی بە چاویەوەنا. پشکۆش لە ژێر لێویەوە پێدەکەنی. سەر لە ئێوارەیەک باوک و دایکی سەیری فیلمێکی ترسێنەریان دەکرد سەبارەت بە ڕۆح. لە بەرامبەریاندا ڕۆحێک وێستا بوو. دوارە ترسان. پشکۆ زۆر تەشقەڵای پێکردووی، ئێمەش دەبێت کارێ بکەین. پێکەوە دانیشتن هەتا چارەسەرێک بۆ گاڵتە نابەجێکانی پشکۆ بدۆزنەوە. 2 ڕۆژ دواتر پاکەتێک کە ناوی پشکۆی لەسەر بوو بەدەستیان گەیشت. هورا! پاکەتێ بۆ من هاتووە! هورا! پاکەتێ بۆ من هاتووە! با بزانم چی تێدایە؟ پشکۆ خەریکی کردنەوەی پەتی پاکەتەکە بوو. کوتوپڕ پاکەتەکە لە یەک بڵاو بووەوە. ئەژدیهایەکی ترسناک دەرپەڕیە دەرەوە. هەڵاتە دەرەوە و کەوتە ناو جەڵقاوەکە.